پێم وتم والله ڕۆژێک لەسەر ئیعلامی شەیڵێم کە پێمان وتن کەرکووک لە دەست ئەدرێ. پەرلەمانتاری ئێمە و چاکە خوازانی تر 10 ساڵ پێش ئێستا وتویانە چارەسەر ئەم ڕێگایەیە. برادران پێیان وتووە ئەمە جاشایەتیە، وایە یان دیارە میسێ خۆیانێکن جاشایەتیە، چونکە ئەوان هاتوونەتە سەر ئەوەی کە عیلاج بەو شێوەیە و چون بڕێککەوتون بۆ نمونە نەوت تەسلیم عێراق کردێ وانە ئەوترا ئەمە تەسلیم بوونەوەیە و جاشایەتیە بۆ بەغدا وانە ئەی بۆ ئێستا خۆیان چون نەوتیان تەسلیم کرد و ینی وانە هاتنە سەر قسەکە. بەڵێ هاتنە سەر قسەکە، ینی ئەوە دەرەخا کە بەرژەوەندی خەڵکی کوردستانە. بەرژەوەندی لە چیایە دەبێت تۆ ئەوە بکەی تۆ کە موچەی خەڵکەکەت پێدابین ناکرێ چارەسەر لە بەغدایە بۆ نایکەی. کێ هەرێمی بەرامبەر بەغدا لاواز کرد؟ بڕیاری کێ بوو ئەم هەرێمەی لاواز کرد؟ بڕیاری کۆمەڵ بوو کە نیوەی خاکی کوردستان لە دەستدرا؟ هۆ بڕیاری ئەمە نەبوو، هۆ بڕیارە بوو کە هەردوو لایەن گرتیانە بەرو و چەند هاوارمان کرد. من حزبی سیاسی هاتوۆتە لامان پێش 25/9 پێش دەنگدان توانە کاکە ڕجان لایکەم لە کەرکووک و ناوچانە مەیکەن. وتیان بۆ وتمان والله پێم وتم والله ڕۆژێک لەسەر ئیعلامی شەیڵێم کە پێمان وتن کەرکووک لە دەست ئەدرێ. کەرکووک لە دەست نەدرا.